احتیمالە سەروی 6 دەفتەر بی لەوانەیە 70 دەفتەر. ئەحمەد موحسین کاسبکارێکی بازاڕی قەیسەریە لە شاری هەولێر. خۆی و براکانی لە ئاگرکەوتنەوەی بازاڕەکە زیانی 6 دەفتەر دۆلاریان پێگەیشتووە. ئەسواقەکەش تقریبان بە 6 دەفتەریە. ئەحمەد دەڵێ مەرجی سەلامەتی لە بازاڕەکان بوونی نییە، هۆکاری ڕووداوەکانیش بۆ ئەوە دەگەڕێتەوە. زەرەکە وڵی تقریبان یعنی ئەو موچی گروپی بووە ئیسێ 4 برایان بووە مفرەد و جملە بووە 2 مفرەدمان هەیە دوکانەکان دانەی یەکی لەوانێ با 5-6 دەفتەری ئەشیا تێدابێت چکە کەمالیاتە بۆنی مارکەیە ئەشای کوالێتی زۆر بەرز بووە ئەو ڕووپی بووە زیاتریمە مەخزنەکەشمان تقریبان احتیمالە سەروی 6 دەفتەری ئەشیا تێدابی چکەمە جملە چینە تو خۆ دەزانی کە جملەتی مەخزن ئەشیا دەبی زۆری تێدابی ئەزە کە ئەو بینایە سوتا بەس لە کەمالیاتەکەی تقریبان با 6 دەفتەریە لەوێن دەرێ ئەشای دوکانی خەیاتی شەیە ئەوانیش احتیمالە دوکانداری بای 10 دەفتەر 15 دەفتەری ئەشیا هەوی مەرجی سەلامەتی سفرە نەک نییە هەر سفرە یعنی سوچەکەش من نارم حکوومەتە بەڕاستی بە خۆشمان دوکاندارەکانیش هەموو سەبەبن دوکانی پڕمەواد و ئەشیا دەکات ئێستادان لە بۆ جژنیانی. عەبدولغەنی ڕەشید کاسبکارێکی دیکەی بازاڕی قەیسەریە دوکانەکەی بە تەواوەتی سوتاوە. حەسبنا الله ونعم الوکیل ئەوەن دەدەون. دەڵێ بۆ جەژن جلوبەرگم هێنابووە دوکانەکەم بۆ ئەوەی ساغی بکەمەوە کەچی لە ماوەیەکی کەم ئاگر هەمووی سوتاند و زیاتر لە 2 دەفتەر دۆلار زیانم پێگەیشتووە. ئەشیاکەمان دوکانی جلوبەرجی منداڵانم هەیە دایم پێشەوەی جەژن ڕەمەزان یان جەژن قوربان بێ ئینسان ئێستادات خۆی وەردەگرێت جلوبەرجی تازە دەێنێت لە دوکانێ ئەو ماوەی نوقسان هەیە پڕی دەکاتەوە ئەمەش بەش بە حرفەمانێ بای خۆم ئەشام هێنا بۆ دوکانی نزیکەی 2 دەفتەر بەسەرەوە خوا قڕبمان دەکاتەوە ئینشاءڵڵا الحەمدوللا وشکر ڕازێ بە قەزا قەدر خۆی خوا هێنایەتی خۆش دەیباتەوە الحەمدوللا وشکر دەی چێ دەکەدە شۆرتی کارەبایە ێ با شۆرتی کارەبای بۆچی یعنی جارێک شۆرتی کارەبە 2000 شۆرتی کارەبە 3000 نازانم. ئەحمەد و عەبدولغەنی نمونەیەکن لەو سەدان کاسبکارەی بازاڕی قەیسەری کە زیانی زۆریان پێگەیشتووە هەر هاوڵاتیەک دەدوێنی چیرۆکێکی غەمناچی هەیە لە زەرەر و زیان. ئەم ئاگرکەوتنەوە زۆرانەی لە بازاڕەکانی پارێزگای هەولێر ڕوودەدات زەنگێکی مەترسیدارە پێویست بۆ دەکالانە پەیوەندیدارەکان بەڕێنماییەکانیان دابستنەوە بۆ ئەوەی ئەم ئاگرە زۆرانە بەم خەبارە گەورەیە دووبارە نەبنەوە. ئازاد و مەراوی کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.